بەڕێزان خوشکبرانی مسلمان دیارە لە وەزارەتی ئەوقاف بڕیار دراوە کە من خودبە نەخوێنمەوە. بە ئاشکرا ئەوقاف پێمان دەڵێ نابێ باسی گەندەڵی لەسەر مینبەرێ بکەی، نابێ باسی گەندەڵی بکەی، نابێ باسی شتانە بکەی. تەوزیهاتمان بۆ هاتووە وتار بۆمان دەنووسە فلان و فلان و فلان، دەبێ ئەو سێ عنوانە لەو سێ عنوانەیەکی هەڵبژێرن. کاتێک لە ئەوقافمان دەپرسی ئەوە کاکە ئەمە ملزەمین اختیاریە یان ئیجباریە؟ نانادیانگو اختیاریە. دوای محاسبەی میان دەکرد لۆ باسی ئەوقاف چیدانەوە باسی ئەوەی ناکە. ئێگوت کاکە گەڕەکەکەی من پێویستی بە مۆزوعانە نییە. ئەو مینبەرە بۆ چییە؟ ئەگە خەڵک فێرە عیبادەت نەکا، ئەگە خەڵک فێری تەوحید نەکا، ئەگە خەڵک فێری ئەخلاقی جوان نەکا، ئەگە خەڵک فێری دوورکەوتنەوە لە شتی خراپ نەکا، و ئەگەر خەڵک فێری ئەوەی نەکە کە ئەو خەڵکە ئازاد بی، داوای مافی خۆی بکە، داوای حەقی خۆی بکە. خەڵکانێکان ئێستاکە دەرگای نەوتیان لە خەڵک گرتوتەوە، دەرگای معاشیان لە خەڵک گرتوتەوە، معاش لە دەستیوان نەبی نابێت خەڵک وەری بگری، ناڵن بە تەوتین هەر کەسە بەبێ منەتی خەڵک معاش خۆی وەرگری ئیش دەکا سبەینە تا ئێوارێ ئەو مۆزەفە ئیش دەکە ئێوارە دێتە وەڵام معاش نادەینێ. ئەنجا لە هەمووی غەریبتر و عەجیبتر ئەو معاشانەی کە نەشیان داوە ئێستا لێبڕین لەوانش دەژێڕنەوە. کابرا نەتوانێت دەنگێکم بداتێ سبەینێ چۆن دەتوانێت سیلاحم لە بۆ هەرگری لە دژی دژمنێکی. یعنی میلەت کە گەیشتوتە حەدێکی کە ئینسان خەریکە لێیان بێ